زۆر جار سەختی ژیان و گوزەران وامان لێ دەکات بە ناچاری پیشەیەک هەڵبژێرین کە لامان ناپەسەندە، بەڵام دواتر بۆمان دەردەکەوێت کە باشترین بڕیارە داومانە. ئەمە بۆ ئەم خانمە لوبنانی ڕاستە کە بەهۆی هەژاری بڕیاریدا خشب و زێڕەکانی بفرۆشێت بۆ ئەوەی ماتۆڕێکی توکتوک بکڕێت و بیکات بە تاکسی بۆ دابینکردنی بژێوی خۆی و سێ منداڵەکانی. قەجەکانی ژیان زۆر گران بوون، بۆیە من ناچار بووم ئەوە بکەم، چونکە لە ڕێگای چوونە سەرکار ئازاری زۆرم چێشت. کچەکەم هانیدام بۆ ئەوەی تۆکتۆکێک بکڕم و منیش بەگوێم کرد. خانمەکە ڕۆژانە لە بەیانیەوە تا ئێوارە لە شەقام و گەڕەکەکانی شاری سیدۆن لە باشووری لوبنان هاوڵاتیان دەبات بۆ شوێنی مەبەستیان بە نرخێکی گونجاوتر لە ئۆتۆمبیل. هەندێک کەس توکتوکەکەی ئەویان تەنانەت لەو ئۆتۆمبیلانەی کە ئامێری فێنکەرەوەیان تێدایە لاپەسەندترە. أنا بدي أدفع 100,000 نزلي أنا وبنتي. من ئەمڕۆ تەنها بۆ یەک سەر 100,000 دینار لە پاوەندی لوبنانی خەرج دەکرد بۆ خۆم و بۆ کچەکەم. 100,000 تریشی بخەرە سەر بۆ ڕێگەی هاتنەوە، واتە 200,000م خەرج دەکرد. بەڵام بە بەکارهێناری ئەم تاکسی توکتوکە پارەی زۆرم بۆ گەڕاوەتەوە. لە هەمان کادا سەلامەتترە چونکە دەزانم لە ناو تاکسی ژنێکدام. ئەو خانمە دەڵێت سەرەتا ئامادە نەبوو کارێکی وەها بکات چونکە بۆ ژنانی کۆمەلگاکەی بە پیشەیەکی نامۆ دادەنرێت. بەڵام ئەو ئێستا خۆشحاڵە کە کچەکەی پاڵنەری بۆ هەنگاوێکی وەها بێوێنە. کچەکەم لە فەیسبوک دەستی کرد بە گەڕان و خوێندنەوە لەسەر ماتۆڕیەی توکتۆک. دوای ئەوەی کە بینی من چۆن ئازارم دەچێشت بە ڕۆیشتن بۆ سەرکار و بەکارهێنانی ئۆتۆمبیلی تاکسی کە خەرجەکەی زۆر بوو، پێیگوتم بۆ توکتۆکێک ناکڕی. منیش وتم نا هەرگیز چووکە قورسە، بەڵام ئەو کۆڵی نەدا هەتاوەکو کڕیم. زێڕەکەم فرۆشت بۆ ئەوەی ماتۆڕەکە بکڕم چونکە خۆم توانای ئابووریم نەبوو. خەرجی ژیان زۆرە و دابینکردنی پێداویستەکانی ژیان قورسە، کرێی خانوم لەسرە. هەنگاوەکەی ئەو خانمە بووەتە جێگەی ڕێز و ستایش لای ژنانی تری شارەکە کە بڕیارەکەی ئەو وەک هەنگاوێک بۆ زیادکردنی سەربەخۆی ئابووری ژنان دەبینن. ئەم کارە جێگەی هاندانە چونکە ژنێک ماتۆڕی تۆکتۆک لێ دەخوڕێت. نرخەکەی گونجاو و دەتوانێت بچێتە ئەو کۆڵانانەی کە تەنگ و تەلەبەرن. ئێمە هانی دەدەین چونکە ئەو یەکەم ژنە کارێکی وا بکات لە شارەکەمان. مای خۆشحاڵیە ئەو کەسانەی کارێکی نۆ دەکەن هان بدرێن. جێگەی ئاماژەیە کە لوبنان وەک زۆرێک لە وڵاتانی جیهان ئێستا ڕوبەڕووی قەیرانی دارایی و ئابووری بۆتەوە کە لە ئەنجامیدا میلیۆنان کەسی تووشی بێکاری کردووە و هاوڵاتیان بەدەستکەمی خۆراک و گرانیدا و دەرمان و بنزین و پێداویستەکانی تر دەناڵێنن. ئەم قەیرانە وای لە حکوومەتی لوبنان کرد کە مانگی 4 ئەمساڵ لەسەر ئاستی دەوڵەت مایەپۆچی ڕابگەیەنێت. بۆ دەنگی ئەمریکا لە واشنگتن، ڕێکار حسێن.